ئەو کاتت باش بەخێر بێ بۆ وانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 33 لە لاپەڕە 33 لەوانەکانی ڕابردوو باسی پرسیارەکانی 1 هەتا 4م کرد. ئێستاش گەیشتینە ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. ئەژمێر بکە بخەمڵێنە تاک و ساغ بکەیتەوە کەوایە یەکەم چشت ئەژمێر دەکەین پاشان دەخەمڵێنین بۆ ئەوەی بزانین ئایا وەڵامەکەمان شیاوە گونجاوە یان نا. ئەژمێرکردنی پرسیاری ڕاهێنانی 5 دوو ژمارە هەیە، یەک لە سەرەوە یەک لە خوارێ. ئەوەی سەرەوە 4 ڕەنووسە 4 خانەیە، ئەوەی خوارێ 3 خانەیە. بزانین ئەو دوو ژمارەی چۆن لە یەکتر دەردەکەین. لێ دەرکردن دوو ژمارەکان 6798 ژمارەی دووەم ئەوەی خوارێ 427. بێگومان ئەو جۆرە دانانت ڕاستە، ناتوانین چارەکەی بینین لێرە دانین، ئەوە زۆر هەڵەیە چونکە هەمیشە دەبی خانەی یەکان لەژێر خانەی یەکان، دەیان لەژێر دەیان، سەدان لەژێر سەدان. ئەو خانەی کە هیچی لە نەبیتن ئەو ژمارەیە خانەی هەزارانی نییە، سفرە لێرە لە پشت چارەکە هیچ نانووسین، یان دەنووسین سفر ئەگەر بمانەوێ، یان هیچ نانووسین. ئێستا لێ دەرکردنە هەمیشە لە دەستی ڕاست. چ دەڵێن؟ دەڵێن 8. ئەو 8 کە لێرە هەمانە 8 کەم 7. 8 سێومان هەیە، 7 سێوی دەخۆین چەند دەمینێتەوە؟ 8 کەم 7 دەکا 1. ئەو یەکە لێرە دەنووسین. پاشان 9 کەم 2، 9 دووی لێ بڕوە چەند دەمینێتەوە؟ کە 9 دووی لێ ڕۆیشت 7 دەمینێتەوە، لێرە دەینووسین. ئەوجا 7 چاری لێ بڕوە یان 7 کەم 4 دەمینێتەوە 3، لێرە دەنووسین. ئەو 6ەی کەمایە 6 سفری لێ بڕوە، لێرە هیچ نییە، سفر هەیە، کە هیچ نەبوو کەواتە سفر هەیە. 6ەکە هەروەکو خۆی دێتە خوارێ، لێرە دەینووسینەوە. ژمارەکە بووە چەند؟ پاشی ئەوەی 6798 427 مان لێ دەرکرد بووە 6371. ئەوە ئەژمێرەکەمان دروست کرد. پاشان نووسرایە بخەمڵێنە. بخەمڵێنە هەمیشە واتە هەردوو ژمارەکان نزیک بکەوە، پاشان لێ دەرکردن ئەنجام بدە. ئەو ژمارەی سەرێ 6700 ئەگەر نزیکی بکەینەوە خانەی دەبی نزیکی بکەینەوە خانەی سەدان نزیککەینەوە، ئەو هەفتەی نزیککەینەوە. لەبەر چ؟ لەبەر ئەوەی لە ژمارەی دووەم هەزارانمان نییە، باشتر وایە سەدەکان نزیککەینەوە. لە ژمارە یەکەم ئەو هەفتەی کە نزیک دەکەینەوە ئەو 9 و ئەو 8 دەبنە سفر. ئەو 6 هەروەکی خۆی دەمینێتەوە چونکە لە پشت یان لە لای چەپی هەفتەکەی کە نزیکی دەکەینەوە. کەوابوو دەبیتە 6، ئەو دوانش دەبنە سفر. ئەو هەفتە چی لێدێ؟ دەبیتە 8. لەبەر چ؟ لەبەر ئەوەی 9ەکەی تەنیشتی لای ڕاستی ڕەنووسەکی گەورەیە، کە ڕەنووسەکە گەورە بوو هەفتەکە زیاد دەبی بە 1. ئەوە دەبیتە چەند؟ ژمارەکە هەمووی دەبیتە 6800. دەبیتە چ؟ دەبیتە 6800 وەکو لێرە نووسیتم 6800. ئەوە 6800 ژمارەکەی سەرێ لە خەمڵاندن و نزیککردەوە کە نزیکمان کردەوە بووە 6800. ئێستا ئەو 400ش نزیک دەکەینەوە، واتە 2 لەگەڵ 7 هەردووچیان دەبنە سفر. چارەکە
هەروەکو خۆی دەمینێتەوە زیاد نابی یەکەک وەکو ئەو هەفتە بووە هەشت چارەکە نابی بە 5 لەبەر چ؟ لەبەر ئەوەی ئەو دووەی تەنیشتی لای ڕاستی ڕەنووسێکی بچووکە لە 5 بچووکترە بەڵامنەوە گەورە بوو لە 4 گەورەتر بوو لەبەر ئەوەی ئەو 427 دەبیتە چ؟ دەبیتە 400. ئێستا هەردوو ژمارەکانمان نزیک کردەوە ئێستا لێک دەرکردن ئەنجام دەدەین دەڵێن 0 سفری لێ بڕوا هەر 0 دیسان سفرەکەی دیش ئەو سفرەی لێ بڕوا هەر 0 ئەو هەشتا کەم 4 شەشەکەش وەکو خۆی دێتە خوارێ چونکە لێرە هیچ نییە سفر هەیە ئەوها دێتە خوارێ لە کاتی خەمڵاندن ژمارەکەی بەدەستمان هێنا چەندە؟ 6400 لە کاتی ئەژمێرکردن ئەو ژمارەی بەدەستمان هێنا چەندە؟ 6371 ئێستا ساغی دەکەینەوە کە ئەو ژمارەی بەدەستمان هێنایە زۆر شیاوە زۆر گونجاوە لەبەر ئەوەی زۆر نزیکە لەو ژمارەیە کە خەمڵێنراوە کەوا بوو 6371 زۆر نزیکە لە 6400 کەوا بوو لێدەرکردنەکەمان ڕاستە هەڵە و شتیوامان نەکردیە ئاوا دەتوانی ساغکەیەوە دوو ژمارە نزیکیان دەکەینەوە ئەو ڕاهێنانە تەواو بوو با بچینە لای پرسیارەکانی ماینەوە گەیشتینە پرسیاری ژمارە 6 پرسیار و ڕاهێنانی ژمارە 6 دیسان دوو ژمارەیە لێدەرکردن ئەنجام دەدەین بزانین کو 3204 2413 لێرە نووسیتمەوە هەردوو ژمارەکان یەکەم 3204 ئەوە نووسیتمەوە یەکەم ژمارە پاشان 2413 بێگومان خانەی یەکان لەژێر خانەی یەکان پاشان خانەی دەیان ئەوجا خانەی سەدان پاشان خانەی هەزاران ئێستا لێدەرکردنەکە ئەنجام دەدەین لێدەرکردن هەمیشە لە دەستی ڕاستمان دەست پێ دەکەین دەچینە لای ئەو چارەی دەڵێن 4 کەم 3 چارمان هەیە 3 ڕۆیشت چەند دەمینێتەوە 1 دێینە لای ئەو سفر و یەکە دەڵێن 0 ئەو سفرەی سەرێ 0 یەکی لێ بڕوە لەبەر ئەوەی 0 بچووکترە لە 1 نابی ئەگەر هیچ سێوت نەبوو 0 سێوت هەبوو ناتوانانی سێوەک بخۆی چونکە هیچ سێوت نییە چ دەکەین لەو کە شتیوا بوو کە ژمارەی سەرەوە بچووک بوو ژمارەی خوارێ گەورەتر بوو دەچین لەو دووەی تەنیشتی سفرەکە یەک دەینین ئەو سفرەی ئەو یەکەی داوێنە لە کنی سفرەکەی دەنووسین دەبی بەدا کەوا بوو ئەو سفرە ئاوا هێڵەکی بەسەر دەچێشین نەما بوو بە چ بوو بە 10 هەمیشە یەکەکی لە تەنیشت دادەنێ ئەو دووە کە یەکێکمان لێ وەرگرت لەو دووەی چی لێ دەکەین دیسان هێڵەکی بەسەر دەچێشین ماوە 1 لەو دووە دەنووسین 1 چونکە دوو بوو یەکەکیش ڕۆیشت بووە 1 ئێستا ئەو سفرە بووە 10 لەسەرەوە دەڵێن 10 کەم 1 دایەکی لێ بڕوە دەکات چەند دەبیتە 9 دەنووسین 9 ئەو یەکە لێرە ماوە ئێستا دەڵێن 1 چاری لێ بڕوە چونکە 1 بچووکە 4 گەورەیە ناکرێ نابیتن دیسان دەچین لەو سێە یەکەکی وەردەگرین دایەنەین لە تەنیشت ئەو یەکەی خۆمان کە یەکەکمان وەرگرت و داماننا یەکەکەی خۆمان دەبیتە 11 ئەو دەڵێن 11 سێ چاری لێ بڕوە 11 چاری لێ بڕوە دەکات چەند دەکا 7
ئەو سەیە کە هەمان بوو هێڵەکی بەسەر دەکێشی نەما بووە چەند سەیەکەمان بووە 2 چونکە یەکەکی ڕۆیشت. ئەو جە دەڵێن 2 کە لێرەیە 2 لێ بڕوە 0 دەمینێتەوە، هیچ نامینێتەوە، دەنووسین کە 2 لێ بڕوە دەنووسین دەبیتە 0، لێرە دەنووسین 0. ئەو سفرا کە لە لای دەستی چەپە هیچ بەهایەکی نییە، ژمارەکەی بەدەستمان گەیشتێ چەندە؟ 791.